ئەم پیاوە بەڕێزەی ئێمە ئەم داعیە مسلمانە جوابی ئەوەی ئەو ناداتەوە ئەنە ئەکثەڕ منکە مالا وئەعەزُ نەفەرا. بڵێ جا تۆ چییە؟ جا تۆ عەشیرەتەیەک تۆ وەڵا پارتی ئەوەندە ئەفرادی هەیە ئێمەش ئەوەندە ئەتوانین پێکەوە بنین کاکە با ئێمەش 2 ساڵ ئیشکەین ئەوەندە ئەفرادمان هەیە. ئێمە شەڕی ئەفراد و شەڕە سەوت نییە، ئەو ژماردنی ئینتیخاباتەکە ژماردنی کارتەکانی لەدەستە هەیە لەبەرەو گرەوەکە لە تۆ هەرەباتەوە. یعنی ناکرێت تۆ وا بزانی وەختێک کە ترۆمان بە خرۆشۆفی وت کاتی خۆی لە 1945 ترۆمان ڕئیسی ئەمریکای خرۆشۆفی سۆڤێت بوو پێی وتی باشەوەش تۆ زەگەن فیتاحتان بێ انتخاباتێ بکەن انتخابات بکەن ئەچێ کارتەکانە ژمێرە. خۆ خەڵکەکەمە بەس لەوە نیە کە کارت چێی خاتە ناوی کارتەکەمە لە بەختیار و کەریم سنجاری ژمێرن ئێتر تۆ هەتایە وەرە کارت بخەرە ناوی. ئەم هەموو محەجەبە هەموو ڕیژدارم هەموو خەڵکێ پاکە لە مزگەوتەوە دوعایان کردوهاتوە خوا حیزبەکەمان سەرخەوی دێن کارتێکە خەنە سندوقەکە. کاکە تۆ هەڵماتێنەکە ئێوان لێ تۆپتۆپێنەکەن هەروکوتم یعنی مەیدانەکان جیاوازن اینجا سەری ئیشەکە بەدەست ئەوە تۆ ڕاکێشاوتە مەیدانێکەوە هەلەکە سەمای پێخستووی وەڵای انتیخابات ببێ و مؤسسات و دەستور و ئەوەی کە گاڵتەی پێ ئەکرێ هەرندام پەرلەمانەکە خۆی گاڵتەی پێکە هی ئەلمانیەکە.